سلام ڕێز دەم باش هەواڵن هێژە هونچوانم باشن سەلامەتەن ئەم دەست بە لایفەکی نو دەکەن دیسان لەسەر ڕەوشە سووریایە و تورکیایە تەکلیدار بە سەردانە ئەحمەد ئەلشەڕە جۆلانی ji بۆی نیویۆرک بارەگەیە نەتەوێن یەک بووی و دە هەمان دەمەیەدا تێکلیدار بێ سەردان و جوینێن ئەردۆغان و لە نەتەوێن یەک بووی پێکانین و بە تایبەتیژی پشتی 6 ساڵان ئەردۆغان کاری بوو بە دۆناڵد ترامپ ڕا بجڤێ لێ دەستپێکدا هەواڵین کو لە سەرخەتێنە بە قاسی و هێژی هەواڵ کۆم نەبوونە هەواڵین کو لە سەرخەتێنە دەنگچەوە دەنگێن باشە دەکەرەمە خۆ تشتێکی بنویسن تکایە شتێک بنووسن ئەگەر دەنگ و ڕەنگ کێشەیەکی تێدا نەبێت تاوەکو بە پەلە دەست پێ بکەین چونکە من پەخشی زۆر دوور و درێژ ناکەم پەخشەکان بە کۆنکریتی دەکەم و هەواڵن هێژە هەواڵین کو لە سەرخەتێنە لە کەرەمە خۆ تشتێکی بنویسن کە دەنگ چاوە دەنگ باشە ئانجی خراپە زۆر باشە هاوڕێ هەواڵ گەلەک سپاس بەڵێ ئەم دەست پێ دەکەین بێگومان ئەم زێدە دووبارە و تکرار ناکەین سەردان ئەحمەد شەڕع ji بووی نەتەوێن یەک بووی وەک ئەندامێکی ئەڵقاعیدا وەک ئەندامێکی ئەلداعشێ و هێژی جەزایە جەزا لەسەروی هەیە و 10 ملیۆن دۆلار لەسەر سەری تەرخانکردە نەتەوێن یەک بووی سەردانێکی و سادەکە ji بۆی ئەمریکایە بێگومان تشتێکی گرنگە و دە هەمان دەمێتدا ئەم دەوێ پەخشێدا یعنی بەحسێ سەرکەفتنێن ئەوێ دیکەن یعنی لە گۆڕیوی سەرکەفتنێن ئەحمەد شەڕا دیکەن و دە هەمان دەمێدا خاڵین لاواز و خاڵین لاواز یا کوردانژی یعنی کوردان چما نەکارن دە ڕەوشێکی وسادا جێخۆ بگرن گەلۆ ڕەخنەیەک و ئەم دیکەن ڕەخنەیەکی واقعیە ئانژی ڕەخنەیەکی خەیالیە دە هەمان دەمێدا ئەم لەسەر ئاستەنگێن ئیسرائیلی هەنێکی داخفن و ئەو ئاستەنگێن ئیسرائیلیش بووی کوردان تێچواتای ئەزێ بەلگە هەنێک تشتان نیشانی وە بدەم ji بووی ku demekî درێژە ئەم لە سەرڤەیەکێ برەڤاژی هەنێک کوردان دفکرێن داخفن لەسەر مەسەلەیە ئیسرائیلی و ئیرۆ دخوازم ئیسپاتێکی دنێ پێشکەشی وە بکەم و ئەوژی بە بەلگە و بە فلیم و بە دۆکیمنت دەبێ یعنی گوتنان جێبێ خۆ ji بەریکا خۆ دەرناخەم دەستپێکێ بێگومان مەگوت بەرێ داژی گوتیە هێزن ئیسلامی ji بۆی وڵاتێن ناتۆێ گرنگن یعنی وە دیت و چ قاسی وڵاتێن ناتۆ هەکو پرزگرێکێوان بە تایبەتیژی بە ئیرانی و بە رووسیای ڕاهەنە ئیرۆ هەر هەمیان بە ئەحمەد شەڕارە لە نیویۆرکێ دەستێ خۆدانە دەستێ هەف فینلەندا لیتوانیا ئێستونیا ئەمریکا بریتانیا هەر کەسێکی یعنی ئەو بە تایبەتیژی زێلەنیسکی یعنی چه قاسی بەناوە کەوانێدا ئەس دەبێژم چەتێن ناتۆ هەنا و چەتێن ناتۆی ڕۆژئاوایی هەنا و چەتێن ناتۆی ڕۆژهەڵاتی هەنا یعنی ئیسلامی ئیرۆکە لە نیویۆرکێ بە هەفتوو ڕەداخفن دەستێ خۆ دکەن ناو دەستێ هەفتوو یعنی بەریا حەت تشتی ئەمڕۆ دەکاری vê ببێژێ سیاسەتە ئیرۆیێدا سیاسەتێکی بێنرخە یعنی نرخێن مافێ مرۆڤان نرخێن دیپلۆماسیە نرخی عادەت و تەقالیدان یا سیاسەتە بەرێ بە تەمامەتی نەمایە هەر تشتێک بوویە بەرژەوەندیە ڕۆژانە ئەڤ یەک یادنێ یعنی ئەڤ یەک گرێدایی خۆوە بە ئیرانی و بە رووسیای ڕاهەیە بە جیۆپۆلیتیک ڕاهەیە بێگومان دە هەمان دەمێدا گرێدایی خۆ بە تشتێکی دنێ ڕاژی هەیە یعنی تشتێک و ئەحمەد شەڕع دکاری بکە بێگومان هێزێکی مینە عەلەویان ئانژی مینە دروزان ئانژی حتا مینە
کوردان جی نەکارن جوان ڕابکەن ئەوژی چییە؟ یعنی ئەوژی تێکلی بە ئیسلامی سیاسی ڕاهەیە. ئەمریکا ئانژی ڕۆژ ئاوا چۆ ڤیروس و ڤیرۆس چێ دیکە پشتڕاژی پرۆگرامێکی ئانتیڤیرۆس چێ دیکە و هەردووکانژی دفرۆشە لە هەردووکانژی قازانج دکێ هێزن ئیسلامیژی بەوی ڕەنگی هەم دەئافرینی هەم داویە لەوان دخە و هەم داویە ئەڵتەرناتیڤێوان چێ دیکە. ئەحمەد شەڕا یەک جوانەیە یعنی کەسێکی ئەڵقاعیدەیەک و 11 سپتەمبەر لە هەمان نیویۆرکدا و ئیرۆ ئەحمەد شەڕا لەوردا زێدەتر ژ 3000 کەسی هاوڵاتیان ئەمریکا دکوژە و دە هەمان دەمێدا ئەڵقاعیدەیەکی کو لە عراقی دیسان 3000 ئەسکەرێن ئەمریکی دکوژە کو ئەحمەد شەڕا یەک جوانەیە و یەکی کو لە مووسڵێ گاڤە و خواست بۆمبا بە بن عەرەبەیەن ئەمریکیاندا بتەقینێ هاتگرتن و لە جەم دەیڤید پێتراوس هاتگرتن کو دەمێ جەنەراڵی هەری پایە بلند بوو یا ئەمریکا لە عراقدا و پشتیوەژی بوو CIA و ئیرۆژی ژە ئالیێوی تێپێشوازیکردن و ژێرا دەبێژێ سەلام عەلەیکوم سەید ڕەئیس. ئەڤ نیشانی مەدەدا کو هەم ئەخلاقی سیاسەتان و چ قاسی نزمە چ قاسی بێنرخە هەمجی نیشانی مەدەدا تشتێن و ئیسلامی جوان ڕادکەن ئەم نەکارن بکەن تو هێزێکی دنێ نەکاری بکە ئەوژی ئەوەکو لە هەمبەری ئیسلامیەن و ئیرۆ لەسەر هەبووناوان لەسەر بەرژەوەندیەوان ئاستەنگن بکارەبن شەڕ بکەن ئەو کینە ئەو دەبەکو حەماس بێ دەبەکو حیزبوڵڵا بێ دەبەکو ئیران بێ دەبەکو ڕژێمەکی نێزی رووسیایە بێ مینە سووریایە بەرێ دەبەکو عراق بەژی لۆماژی ئیدی ئەو گەرەک بێفامکردن یعنی تشتێک و ئەحمەد شەڕا ئیرۆ لە سووریایە دکە هەسەدەیە هاوپەیمانە ئەمریکا نەکارێ بکە ئەڤ یەک ئەف خاڵێکی پڕپڕ گرنگە. ئەحمەد شەڕا بێگومان وەک من گوت لە گۆڕی خۆ نێزی 100 هەڤدیتن پێکانی و دەڤان هەڤدیتنە نەدا بێگومان مەشروعیەت تێکی ڕۆژانە قازانج کرد لێ ئەو مەشروعیەت گرێدای هەنێک شەرتانە ئەو شەرتانە پێکتینی پێک ناینی گاڤەکو پێک ئانین ڕیسکان دەدێ بەرچاوێ خۆ دەکارێ بە سەرڤان ڕیسکانەدا سەرکەتی بێ ئانژی نەکارێ سەرکەتی بێ یا دنێژی مەسەلەیە ڕیالیتە یعنی لە ساحێدا چێ دەبە یعنی ئەم هەر کەس دەزانن دەبەرێداژی ئەمریکا خواست کردیتێکی دەستکەفتێکی بدێ ئەحمەد شەڕا لێ پشتی کو کۆمکوژیە دروزان بە تایبەتی بەسەرداهات ئەڤ یەک بە تەمامەتی ji holê rabû tu lê dinarê hefteyekî dîplomasiya hêzên Sûriyayê Dîmokratîk pir berevpêş diçe hefteya piştî wê tu lê dinarî dîplomasiya Ehmed Şer'a û Qetar û Tirkiyeyê zêdetir berve pêş diçe alûgoriyê bi hevdû radikin. بێگومان لەوێ دەرێدا یعنی لە دەوارێ دیپلۆماسیدا هەنێک تشت هەنە مرۆڤ دەکارە بەحسا وانەژی بکە ئەوژی ئەوە یعنی ئەحمەد شەڕا کورسیا دەولەتێ خستیە دەستێ خۆ دەبەکو ئەوژی دەوێ فەرقێدایەک و ئەو سەرۆکەکی دەمیە نە سەرۆکەکی هەتایە نە ئابستراکتە لە جوینە خۆی نەتەوێن یەک بوویش داژی ئانی سەرزمان لێدە هەمان دەمێداژی ئیدی وەیەکێ فام دکا و کورسیا دەولەتێ ji بۆی نەتەوێن یەکگرتی تشتێکی گرنگە و مرۆڤ دکارێ لەوێ دەرێدا لە نەتەوێن یەکبوویدا وەک نوێنەرێ دەوڵەتێکی خوا ئیفادە بکە. کورد نەکارن vêyekê bikin lê dikarîbûn çi bikin hetanha yعنی dîplomasiya Kurdan beravajiya dîplomasiya Ehmed Şer'a li Sûriyeyê çawa dîplomasiyekî takekesiye
إلهام أحمد دچا تي سردانكي واشنطن ديكا دو اندامن كونغرس دبينه بشرا فديغري باريس بشرا فديغري بلجيكا دچا ألمانيا بشرا فديغري روج آفا دسكفتا كيوي دفيواري دا هي بيغمان دكار يعني دبلوماسي دكا مروف دكار نافلي بكا دبلوماسي اللي جبوي نتوين يكبوي دسكفتا كيوي هي لغوري من نخير جبوي كتو نوێنەرایەتیە دەوڵەتی ناکەی لێ دە شەرتێن ئیرۆدا لە سووریایدا مرۆڤ دیسانجی دکارێ ji بۆی کو ڕەوشنبیرێن دنیایە ئەکادیمیسیەنێن دنیایە کەسێن مافناس حقوقناسێن دنیایە بەردەوام گوشارێکی وان لەسەر نەتەوێن یەکبووی هەیە ji بۆی کو نەتەوێن یەکبووی ناوێوی دەوڵەتێن یەکبووی نییە نەتەوێن یەکبوویە دەناڤ وان دەوڵەتانەدا هەگەر هەر عالی دەناوەوێ دەوڵەتێدا هەر عالی ژە هەر نەتەوەیەکی یەک دوو کەس بەشداری نەکەن معنەیەکیوی نامینێ یانێ مرۆڤ دەکاری بوو دەکارێ دیپلۆماسیەکی بکە و کورسیان نەتەوانژی لە نەتەوەی یەک بووی هەبە یعنی ژغەینی ئەحمەد شەرعانی ژغەینی ڕەجەب تەیب ئەردۆغان کورد علەوی لە تورکیایدا حتا عەرەب لاس چەرکەس کورسێکی وان هەبە دەوی واریدا مرۆڤ دیپلۆماسیەکی باش بەڕاستیژی نابینێ ئەو دیپلۆماسیا هەیە وەک من گوت دیپلۆماسیەکی تاکە کەسیە تاکە ئالیە و بەرهەمێوی نابە بەرهەمەوی قەت و قەت نابە دەوی واریدا بەرهەمەوی نابە و ئەوژی دەبا سەدەمک و ئیرۆ دەڕەوشێکی بۆ سەدەک و نرخ هاتنە گۆڕتن نرخ بوویە بەرژەوەندی بەهایەن دیپلۆماسی بەهایەن ئەخلاقیەن سیاسی قەت نەمانە شەرتێن وسەدا پەزگرێکان چێ بکە و نەهار ئاڤیەک هەموو نیشانی مەدەدا یعنی هەفدیتنێ ئەردۆغان و ترامژی بینە سەرهەف و مرۆڤ حتا نەهاژی نەکارێ بە ئاڤایەکی دروست لەسەر بەعافە ji بۆی و ئەردۆغان بەڕاستیژی لە هەمبەری دۆناڵد ترامپ پڕ زەعیف بوو خۆ زەعیفە لێ زەعیفژی ئاخفت ji بۆی و دە ئاخافتنên خۆدا ریسکان نەکێ ئانجی خاڵێن لە لاواز دەرنەخێ هۆلێ و ترامپ چەکوچەکی لە سەرێوی نەخا مینە زلێنسکی لێ نەخا چ کرد بەردەوام کەم ئاخفت یعنی دەبەرسیفە هەمی پرسیاراندا پڕ کێم ئاخفت و چاپەمەنیە تورکیایژی و لە جەمی بن حتا چاپەمەنیە ئەمریکایژی چاپەمەنیە دۆناڵد ترامپ لە گۆڕی شەرت و مەرجێن و ترامپ و ئەردۆغان دەخواستن پرسیار کرد یعنی کەسێکی پرسیار نەکرد کاتوو ji بۆی غەزەیە چ دکەی کاتوو ji بۆی سووریایە چ دکەی کەسێکی زێدە پرسیارێکی وستانە کرد پرسیارێن و هاتن کرنجی پرسیارێ بێمەعنا بوون ئەو مرۆڤ دکاری بوو مناوەڕە بکە هەردوو ئالیەنجی مناوەڕێکردن گوتن ئەمێ لە سەروانە باخفن لێ چێ دەردکەوی چێ دەرناکەوی ئەم نزانە ji بۆی و جڤینێکی گرتی بوو لە هەمبەری چاپەمەنیەدا و پشتی وێژی داخیانیەک نەهاتداین داخیانێک نەهاداین دەڕۆژێن پێشدا احتیمالە هەنێک ئاگاهی دزە بکەن دەوێدا لەسەر مەسەلەیە تورکیای و لەسەر مەسەلەیە سووریایەدا بێگومان ڕۆڵە ئیسرائیلێ بەر بە چاوانە یعنی مرۆڤ دبینێ ژعالیەکی ترامپ پێویستیاوی بە ئەردۆغان هەیە پێویستیاوی بە شەڕاژی هەیە ji بۆی مەسەلەی غەزە ji بۆی و مەسەلەیە غەزە مەسەلەیەکی ئەولەویە ji بۆی دۆناڵد ترامپ حتا تۆماس باڕەک دە هەفدیتنە خۆی داویەدا و گوتیە ترامپ حەژە ئەردۆغان دکە ئەردۆغانژی حەژێ دکە لێ جار ناجار پزگرێک چێ دەبن سەرێ ترامپ دێشینێ یعنی لەسەر مەسەلەیە غەزە بەحتیمالە مەزن دەبێژن کە ئەم تشتێکی بدەن vê جامیری ئەو چییە مەشروعیەتە ئینسانێکی هەفتێ و چەند ساڵە لەسەر دەسەڵاتداریە نە لە گۆڕی دەستور دکارە جارێکدەن ببە سەرۆک و نە لە هەڵبژارتنێن داویە دەنگی پێویست ئانینە و مەشروعیەتی خۆ قەت نەمایە کە ئەم وەرە مەشروعیەتی بدەنتە و ئەم لە هەمبەری وێ تشتێک و ئەم دخوازین لە غەزێ توژی پێک بینە بجە تشتێک و ئەو دخوازن بەڕاستیژی ئەم هێژی نزانن یعنی نەتەنێ ئۆکەی کردنا غەزێش خۆ
ترامب لجفينا تشابا منيا برياكو باردوغان را بجفه قوت يعني باور ناكم رولكي أردوغان رولكي تركيا دفي مسألة ده ليه احتمال يعني هكركو كوج بريك تشيبو لغزة ده احتمال ويدمي فيكي لسرد أردوغان أو بكا يعني بيجا كورا وقاز غزيان لعرض خودا بجيبينا وأمجي كان جبوي إنشا كرنا غزة هناك ما فانددنت توجي ورا هناك كومبانيا دولتي بينا بلا آلايكي تركيا لسروان بلند به أو تيري تدكا جبوي روشا ناف خويدا تو دكاري بيجي لبنان ما آلاي تركيا لغزة بلند كرت يعني تشتكي وسا احتمالكي زيدية جخوا آلي جرين أردوغان جي تشتكي وسا جوان رابس يعني جبوكو آلي جرين أردوغان آلي جرين إيمان دارن براني أخوة إيمان دارن يعني كسن كو لسر بنجها برجوندية آلي جريوينا هنا لي كسن جيري حمو إيمان دارن يعني دبجن أردوغان كما سيويجي هبن شيويجي هبتشيويجي هبديسا أردوغان بتشا كي دكاري جمرة آيا صوفيا بكي جامي يعني تشتكي مينا آيا صوفيا وقت دسكفتك ما زند بينن أو كيتليا إسلامشي لو ما جي إيدي احتمالك يوسا هي لسر سوريا باندوراوي چه چنابه ام هيجي نزانن لي احتمالك مزن هي او باندور يعني وك من قوت رياليتا هيجي تحمل في كناكا تشتيكو شر دخواز تركيا دخوازه لسوريا صدي صد بيكوري يعني هجر كو 200,000 دروزي ما فينواني اوتونومي هبه تشو دبا لبن باندورا نفوسها هزن سوريا الديمقراطيك ده 5 مليون كس قط ما فكيوان نبا نابا حتى علويجي نابا يعني دفكو بآفا يكيج آفايان اگر نافلينا كان فدرالي اگر نافلينا كان لا مركزية يعني decentralization لي دي سانجي بآفا يكي decentralization هبا اف لسر مسألة امنيتي يعني لسر مسألة هيز شو باندورا خوتش دبا ام هيجي فيكي نابينن بيقومان اف غريداي آلو غورو بازرگانية دنا برا ترامب و اردوغان دانا فانا بيرنجينا لي وقت ما قلت اسرائيل دفي دريدا شرطين وي او سياستي باندوركي مزندكا قال لك نتاو برستين كرت هنا كو بصالان بروجان ميجي مخوارنا كا ام چمانا بن بروكسي مينا دروزان كا ام چمانا بن بروكسيين اسرائيلي مينا كيوكي داكو ما في مبدا دولتي مبدا اسرائيل دخوازه هر تشتي بكا اسرائيل باراست نيمدك اصلا فيديو يكي نشاني وددم كا افيك راستا انجينا راستا جدفي اسرائيل يكي هري بنافودن كو بردوام جبويك وك گوتبيجكي وك سوزچيكي دولة إسرائيل هاي بقاسيكو سوزچينينا لأفجامر مروف لدنري تشقاسي باندوراوي لسر إسرائيلي جيه وتشقاسي نوينراتي سياسة الروجانية إسرائيلي جيدك أم قوداريوي بكان بعربية اللي أزي بحاول بدم بكردي ترجمة بكم يك دقة لكرمة خواه بله أهم شيء الذي أنا باعتقادي ستطلبه إسرائيل هو الوجود الجغرافي للجيش أو للقوات التركية التي موجودة في هذه المنطقة، أو عدم دخول قوات تركيا من الشمال إلى اتجاه المدن الكبيرة بما في ذلك دمشق. ستكون رقابة إسرائيلية أنا باعتقادي عن هذا الموضوع، وإذا الجيش التركي سيستمر في وجوده في شمال سوريا هناك قريب للمناطق الكردية الذي هو دائما يقول إنه يحافظ على التهديد الذي قد يحصل من الطرف التركي، هذا بالنسبة لإسرائيل لا يعتبر كمشكلة. ولكن إذا محاولات النظام التركي لتعزيز تأثيره على النظام السوري الجديد يوصل الأمور
إلى تعزيز الوجود العسكري التركي داخل المدن الرئيسية في تركيا في سوريا قد يعتبر كمشكلة للطرف الإسرائيلي. وأنا باعتقادي رئيس الوزراء سيطرح هذا الموضوع أمام ترامب إذا وصلت الأمور إلى درجة أن يريد الرئيس ترامب التقارب بين الطرفين أو الوصول لهذه الآلية التي حكينا عليها لمنع الاحتكاك. يلا ساعات بله تشغوت أفكاسكو كسكي إسرائيليا تل أفيف جي داعفة وكسكي ناسكريا جي يعني بكرتاسي دبجة بريا جفينا نيويوركي ایدی اسرائیلی باش خو حاضر کرنا کو دچن ویدره چجل دونالد ترامپ را دبیجن دا کو دونالد ترامپ لگوریوی حرکت بکا و لگوریوی هم با احمد شرع هم جی با ترکیه را باخفه او جی او هگر کو ترکیه دا پیشروج سوریه دا دوار عسکری دا بتایبتیجی لباجارن هری مزن یا باشور دا هزن عسكري بجيبك إسرائيل قطعيا فيك قبولناك لهجركو تركيا بخوازة مداخلية باكورو روج آفاي سوريا بك لو دريدا هزن عسكري بجيبك ومناورين عسكري بك إسرائيل دي دنجي خوانكا إسرائيل جويكي فامدكا جبويكو أف قريداي أمنية آسايش دولة تركيا يرى يعني نها هات فهم كرم إيدي كو إسرائيل تشتكو جبوي دروز عندك جبوي تهاكا جبوي كو دروز لسر سنوريوينة لريكا دروز عندها آسايش خوا دباريزي لا هري زيادة بخوازة حتى دمشق حتى شامي يعني كو أوجي باجاركي باشورة دكارة لوردا إيدي ريكينا كو هزين عسكري تركيا أنجي تجهيزات تركيا لور بجيببن ليه باكور يعني الشامي وفردا حتى حلب وحتى فراتي تركيا تشدكا تشناكا إسرائيل زيدا كاري خوبينينا يعني بكرتاسي جريداي فيكي كل سرفيكي ترامب دكاره أردوغان ونتنياهو رازي بك أنا هجركو أفيك رازي كرت وإذا من براستيجي تشتكي كومروف هيفي لإسرائيل بكانينا هجركو رازي نبو حتى رازي دبه پشگیریا اسرائیل جوی کردان لتنه دواره گوتار دا تنه دواره گوتن دا بردوام دب دواره پراکتیکی دا تشتکی کو ببن نینا مروف وی یکی گرک فام بکا او دواره استراتیجیک او یک پر گرینگا هگر کو مروف وی یکی فام نکا و لفیسبوک دا جوی کو لایکان كوم بك على يوتيوب دا جبوي كل لايكان وسبسكرايب وابونيان كوم بك ودقة خلقي بكشيني انجي دماري ملي خلقي ربك او تشتكي دنيا ليه دواري واقعيتها سياسي وجيوبوليتيكا سياسي داواك من قلت تشتكي كو ببا كو تشتكي اسرائيل بك وقاصة كو حتى انها مدي أفيك پر جرينجا لي تشتكو هري جرينج براستيجي دفي كرت دبلوماسيا خو هنكي برشافان درباسكن يعني أو دبلوماسيا بارتيان أو دبلوماسيا شخصيان غرغروكي هراورو وراورو فقري ولا تلفزيون عندك داخل يكي بدا أفتني بسنينة يعني مروف بين رخناكا ديسان دبلوماسيك هي دي وقت من قد او دبلوماسي حتى نهاجي نبوية دبلوماسي مؤسسي يعني نهاتيا بسازي كرن
نهاتیە بە سازیکردن سازینینە دەوردا شخصن ئالینە گروپن دیپلۆماسیە دەکەن و بە ئاڤایەکی جودا جودا دەکەن ئەڤژی بێگومان ji بۆی civînekî mîna netewêniyek bûy zêde qîmetekî xwe dibek û nebe ev yek berve ku diçe berastî wek min got girêdaya rewşa cîhanê girêdaya jeopolîtîka ji bo ku jeopolîtîk heta niha jî bi her avayekî de di rewşekî pir zehmet û dijwardaya hêjî îran ji holê ye îran îro îdî meselan li nûçeyên Îranê binêre îran niha berastî jî hemû karê xwe hemû perêya xwe hemû îmkanê xwe terxan kirine da ku bi Çînê re bi Rûsyayê re îtîfaq bike û çekên Rûsî û Çînî bedest bîne bi taybetî jî firokeyên pêşketiyên Sûxê Rûsî bixwazî bedest bîne û di heman demê de çekê S-400 di heman demê de jî ew çekên ku çend hefte û çend meh beriya niha Pakistanê li hemberî Hindistan bekar anîn yanî çekên bergiriyên asmanî wan jî dixwaze li Çînê bedest bîne û loma jî Îran dê her tiştî bike û bi vî rengî berdewam be heger hatû daxwaziyên Îranê li ser maseya dîplômasî bersîfa xwe wernegirtin dê wisa bibe loma jî ew rewşa jeopolîtîk hêjî berdewam dike di heman demê de Rûsya heta niha jî dev ji ew ê xwe bernedaye timûhê xwe bernedaye Ewropa dibin tehdîdekî mezin de ye NATO li her ciyekî de tê têstkirin û bi taybetî jî Brîtanya Îngilîz di vê rewşê de pir tengavin loma jî mirov nekarê bibêje ku hêzên Sûriyayê Dîmokratîk an jî Kurd bi temametî ji leystokê hatine derxistin an jî bên derxistin em îşaretekî wisa nabînin lê di hinek waran de heger ku Ehmed Şerh îro nasibê bi İsraîlê re lehev bikin heger ku Recep Tayyip Erdogan bi avayekî veşartî beje yanî li pêşiya kamerê jî nebe bi İsraîlê re lehevdû bike ihtimalekî mezin heye êdî hem proseya diyaloga îmralî bê pekxistin hem jî ihtimalekî mezin heye kartên hêzên Sûriyayê Dîmokratîk werin zeîfkirin û devê demê de jî berastî rewşekî hinekî zehmetî tir dikeve pêşiya hêzên Sûriyayê Dîmokratîk û xweseriya Rojava û ka em lê binerin ev demê pêş çawa dibe ji bo ku heta niha hûn li me meyzandin guhdarkirin spas ji bo we heta bernameyekî din silav û rêz li kerema xwe berdewam bin li ser abonekirin layîkkirin û pirsyarkirin ez ê pirsyarê we yek bi yek bersîv bidim dem ba silav rêz